ئەم هەرێمی کوردستانە لەبەردەم مەترسی گەورەیە وە بەرپرسیارەتەکەشی کە عەلی حەمەد ساڵان نییە مەسەن بستنەوەی گۆڕان نییە یەکێتی و پارتین لەبەرەوە با بزانن یعنی مەسەلەن سبەینێ ئەم ئەزمونە ئەم هەرێمە شکست بێنێ تێک چێ ئەوان بەرپرسیارن ئەبێ ئەگوێ لەم ئۆپۆزیسیۆنە بگرن گوێ لە خەڵک بگرن خۆشیان چاکەن کاکە خەڵک ڕازەکە کاکە مەسەلەن گەندەڵی هەیە ناعەدالەتی هەیە ئەوە هەیە هەموو ئەمانە ڕاستە خۆکری خۆیان چاکەن کاکە خۆ مەسە 33 ساڵە تۆن لیکوان و بە 20 ساڵ دەوڵەتی سنگاپوری دروست کرد لە هیچ لە خاکێکەوە بۆ چاک ناکرێ لە بەژۆندیانە چاکی ناکە ئەم ملانەی ئەم دوانە نایڵێ ئەم دەدەخولاتی تورکیا و ئێران ناهێڵێ ئەم گوێ نەگرتن لە خەڵکی دڵسۆز ناهێڵێ ئەم بنەماڵە و ئەم ئیمتیاز و ئەمانە ناهێڵێ بەڵام قسەکەی ئەوستاست ئەمانە ناتوانێت ئەم حکومڕانی پارێزێ حکومڕانی لە هەموو دنیاە بە خەڵگە پارێزرێ بە خەڵکت لە پشت بێ